لە سنووری پارێزگای سلێمانی نەخۆشخانەکانی سەنتەری پارێزگای سلێمانی ژمارەی سەردان لە ساڵی 2017 515,232 نەخۆش سەردانی کردوین لە کۆی ئەمانە 42,358 نەشتەرگەری ئەنجام دراوە. کۆی گشتی لەم ساڵ لە ساڵی 2017 کە سەردانی نەخۆش بۆ سەرجەم نەخۆشخانە و سنتەرەکانی لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی دەوروبەری سلێمانی و ناو سنتەری سلێمانی 1,058,163 نەخۆش سەردانی کردوین و 48,607 نەخۆش نەشتەرگەریان بۆ ئەنجام دراوە. ڕووداوی ئۆتۆمبیل 236 حاڵەتمان هەبووە، 175 یان نێر بوون و 61یان مێبوون. خنکاندن لە ئاوا 24 حاڵەت، 21یان نێر و 3یان مێبوون. خنکان بە هەڵواسین 28 حاڵەتمانە بووە، 14 نێر و 14 مێر. خنکان بە گازی CO2 11 حاڵەتمانە بووە، 7 نێر و 4 مێر. کارەباگرتن 16 حاڵەت، 14 نێر، دوانیشان لە ڕەگەزی مێر. کەوتنە خوارەوە 39 حاڵەتمانە بووە، 29 لە ڕەگەزی نێر و 10 لە ڕەگەزی مێر. زەبری دەرەچی 12 حاڵەت، 9 نێر، 3 لە ڕەگەزی مێر. نەخۆشیەکان بە گشتی 228 حاڵەتمانە بۆ 173 ڕەگەزی نێر بووە و 55 حاڵەتی ڕەگەزی مێ بووە.